هەستەکەین هەڵوێستەکان لە ئاستی حکومی و لە ئاستی نێودەوڵەتی لاوازە ئەمە جێگای مەترسیە هیوادارین ئەم دەستدرێژی و ئەم تاوانکاریانە بەرامبەر بە سڕینەوەی گەلی کورد تەکید دەکەینەوە بە سڕینەوەی گەلی کورد نەک تەنها لەلایەن تورکەوە بەڵکو لەلایەن نەتەوەکانی تریشەوە ڕێگری لێ بکرێت. خۆی لە بڕینی دارەکانەوە دەست پێ ناکە لە مەشروعی گاپەوە دەست پێکە کە خینکاندنی کوردستانە و گرتنەوەی ئاوەکەیەتی ئەمە هەنگاوێکە بۆ وێرانکردنی سروشتی کوردستان هەنگەمە هەنگاوی دووەمی بڕینەوەی دارەکان جگەلەوەی تێکدانی سروشتە هەڵکێشانی ڕوحی نەتەوەی کووردە کە لەگەڵ ڕێگەی ئەو دارانە داکوتراوە لە شاخە سەربەرزەکانی کوردستان. هیوادارین هەموو گەلی کورد بە تایبەت کوردی کوردستانی باشوور یەکڕیز بین بەرامبەر بەو هەوڵ و ماندووبوونان بەرامبەر ئەو هەوڵە قێزەوانانەی کە تورکیا ئێستا لە کۆمەڵی پرۆژەی تر بەکاری هێنێ بە تایبەت ئەوێ سوودی لێ ببێنێ لە شەڕی کورد بە کورد. ئەگەر لە هەندێ هەڵا لە هەندێ وێستگا کە دەبێتینە هەڵی شەڕی براکوژیوە بە ئەن قەست یا بە نائان قەست ئێمە دژی شەڕی براکوژین بە هەمیشە بە تایبەت ئێستا لەم سەردەمەکە هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستان دەخاتە بەردەم مەترسیەوە هەر کەسێک هەر لایەنێک چ لەو دیو بێ چ لەم دیو بێ هەر جم و جۆڵێک بەرامبەر براکەی بکە ئێمە بە نیگەرانیەوە لێی دەڕوانین نیگەرانین لێ هیوادارین و کە ڕوونەدا چ جم و جۆڵی هەر لایەنێک و هەر شتێک بێ بەرامبەر بە براکوردەکان باری ئابووری دارایی تورکیا لە هەرەسێنانێکی بەردەوامایە ئەم دەوڵەتانە ناتوانن بە شێوەیەکی سیستەماتیک داخوازەکانی خەڵکی خۆیان جێبەجێ بکەن و بودجە و موچەوە ئەمانە جێبەجێ بکەن بە گوێرەی پێویست یانەوێ ئەو شەڕە ناوخۆیە بگوێزنەوە بۆ شەڕێکی دەرەکی و خەڵکی پێوە مەشغوڵ بکەن. دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی ڕاستڕە و فاشیستە بەعام بەدێژایی مێژوو نەکرد دژ بە گەلی کورد دژ بە ئەرمەن دژ بە کورد دژ بە کەمایەتەکانی دیکە و بۆ سڕینەوەی نەتەوەکانی تریش هەوڵیداوە ئەمە قابلی قبوڵ نییە کی هەموو ئینسانێکی پێشکەوت و خوازە کەوا بە هەموو شێوازێک بتوانێت بەرەنگاری ئەو دەستدرێژیانە ئەو تەجاوزانە بێتەوە کە بەعام بەرامبەر بە خەڵکی هەژار و بێدەرەتان ئەکرێت. پەرلەمان ئۆرگانێکی بۆرژوازیە پەرلەمان بۆ شەرعیەتدان بە ئەو دزی و دەخەڵی و سەرکوتی و دیکتاتۆریەیەکەوە لایەنەکانی ناو دەسەڵات ئەیکەن پەرلەمان هیچ شتێک نییە کارتۆنی ئەم پەرلەمانە ئیدانەیەکەم هەموو کاتێک بە بیانی پەکەوە بەکە پاڵ و پشتی کوردستانە هەر چوار پارچەکە درۆکە گەرەێکی کوردستان تەدمیرکە بەڵێ دژمنی سەرسەختی کوردە هەموو نێودەوڵەتەکان مەقارەکانیان هاە ناو ناوچەی کوردستانە شارەکانی کوردستانە بێدەنگن لەم مەسەلە بێدەنگن ئەوان ئەگەر پاڵ و پشتی لێنەکەن بۆی بێدەنگن بۆی لەسەر چی بێدەنگن بۆ ئێمە گوناحمان چییە؟ سەدەها ساڵە ئێمە خوێنە ڕژێنی لەسەر ئەم خاکە ئێمە بگەینە ئەم ڕۆژە بە خوێنی شەید هەموو شاخەکان بە خوێنی شەید پەیامی من ئەوەیە هەموو خوێنمان بشێ لەسەر شارە لەسەر دیفاع لە وەتەن و خاک و وڵاتی خۆمانەکەی دیفاع لە شەیدەکانمانەکەی ئەو گەرەێکی کوردستان کاولکە کوردستان ئیبادە بکە